لەوانەکەی پێشوو قسە لەسەرەوە کرا ناوی لێرەم بابەتێک هاتووەتە پێشەوە زۆر گرنگە و ڕەبتی بە ڕێڕەوەکەی دیکارتەوە هەیە ئەویش ئەوەیە ئەوەی کە ئەو میتۆدەی کە دانراوە بۆ فێرکردن لە زانکۆکان و فێرگەکانی ئەو کاتەدا لەگەڵ ئەوەی کە دیکارت خۆی پێی گەیشتووە ئەم پرۆسەیە چۆن تاوان ئیدۆ کەس کە خۆی دیکارتە ینی لە ناو محاوەرەکە دیکارت خۆیەتی یەکێک بۆ لەوانەی لەبەرەوەی لە عایلەیەکی دەوڵەمەند بووە لە باشترین زانکۆکانی ئەو کاتە خوێندوێتی لە باشترین قوتابخانەکان خوێندوێتی بەڵام ئەم پیاوە هەمیشە کێشەی هەبووە لەگەڵ ئەوەی کە مامۆساکانی پێی دەڵێن و لەگەڵ ئەو زانستەی کە لەوێ وەریگرتووە و ئەم کێشەیە دەکرێت لە قۆناغێکە ئیتر بەرەبەرە دروست بوو بێت تا لەگەڵ یا گەورە بوو بێت و بەبێ ئەم کێشەیە و بەبێ ئەم وشیاریە یعنی دیکارت گرنگەکەی لەویایە دەچێتە ناو ئەو سیستەمەوە شوێنێکی خۆی هەیە لە دەستی نادە یعنی پرسیارێکەیە ئەوەندەی لە ناو خۆیان کۆمەڵە پرسیار هەن ئەوەندەی تەرکیزی لە ناو خۆیەتیەوەنە تەرکیزی لەسەر ئەوە نییە کە لە ناو سیستەمێکایە دەبێت پەیڕەوی لە سیستەمەکە بکات تا بگات بەو مەبەستانەی کە هەیەی بە معنایەکی تر دیکارت نمونەی کەسێکی عاشق بە زانینە یعنی ئەو کە ڕۆشتووەتە ناو خوێندنەوە ئامانجێکیە بووە زۆر جیاواز بووە لە هەموو ئەو ینی لە هەموو ئەوانەی کە بە ئامانجێکی تر چوون ئەم ئامانجەکەی ناوازە بوو و ئامانجەکەشی لەکوێوە ناوازە بووە لەوێوە ناوازە بووە کە فعلەن ڕێک ئەو ئامانجەیە کە مەربوطە بە زانستەوە بە زانینەوە وەک کێشەی ئەوانەی کە لەو سەردەمی ئەوە چوونەتە ناو فێرگەکان و لەوێ فێرکراون و بە ناوی زانستەوە چوون لە ڕاستیا مۆزوعی زانست شتێکی جدی نەبووە لەلایەن ینی ئاماژ نەبووە لەلایەن ئەوانەی ئەوان وەکە نەریتێکی تری کە تۆ لەناو کۆمەلگایەکە فێری دەبی نەریتە زانستیەکەی بێ نەریتە پیشەیەکەی بێ نەریتە کۆمەڵایەتیەکەی بێ چونکە تۆ دواتر ئەو نەریتت وەرگرت لە ڕێگەی ئەو نەریتەوە تۆ کارت دەست دەکەوێت شتانێکەیە دەست دەکەوێت ئەوانەی ئەمە گرنگ بووە لەلایەن بۆ نمونە لە ڕێگەی وەرگرتنی ئەو نەریتەوە کە ناونراوە نەریتی زانستی بۆ نمونە ببێت بە کارێکتەرێک فلانە کارێکتەر لە ناو کۆمەلگا کە کۆمەڵە حقوق بەدەست بێنە لە ڕێگەیەوە ئەوەندە بیری لە زانست دەکردو و ئێستاش ئەگەر بیر لە زانکۆکان و فێرگەکان بکەیتەوە ئەوە بێنیتە پێش چاوت کە ئەم کەسانە دەچنە ناو خوێندن بۆچی دەچن هەرگیز ئەو ئامانجەی کە باسی دەکەن پەیوەندی بە زانستەوە لە کاتێکا ئەو بە ناوی زانستەوە دەچێتە وە زانکۆکە بە ناوی زانستەوە کراوەتەوە دیکارت ئەو کەسە بوو کە فعلەن بەر لەوەی ینی وەکو بڵێ بچێتە لەوانەیە ناو خوێندنگاکانیش ئەم ئامانجە ئامانجی زانست وەک زانست و مامەڵەکردن لەگەڵ زانستا چوون بەرەو زانین وەک زانین ینی من دەمەوێت بچم تەنها بۆ ئەوەی بزانم هیچ شتێکی تر لە پشت دەمەوە نییە ینی زانین خۆی وەک ئامانجێک نەک وەک وەسیلە بەڵام ئەوانەی کە دەچنە ناو زانکۆکان شتانێکیان دەوێت بیزانن فێری بن بۆش ئەوەی شتێکی تری پێ بکەن ینی ئامانجەکە دەکەوێتە دەرەوەی زانینەکە یعنی زانینەکە خۆی چیە وەسیلەیە بۆ ئەوەی تۆ بگەی بە ئامانجێکی تر جیاوازی دیکارت و ئەوانی تر لە ناو ئەو پرۆسەی خوێندنە یەکشت بوو دیکارت قبولی نەبوو زانین جگە لە زانین هیچ شتێکی تر بکات بە ئامانج لەوە کە دەچێتە ناو ئەو سیستەمی پەروەردە و فێرکردنەوە یعنی ئەگەر ورتر بڵێن دیکارت تاکە کەسێکە کە بۆ زانین چووەتە زانکۆ بۆی بزانێت بەڵام ئەم ئامانجەی کە دیکارت دایدەنێ و ئەو ئامانجە ساختانی کە بە ناوی زانستەوە دانراون ئەو وەریان ناگرێت ئەمە وا دەکات ئاراستەیەک وەرگرێ دیکار کە ئاراستەیەکە وەکو بڵێ لە دەرەوەی ئەو نەریتەی کە هەیە یعنی دیکارت لە ڕاستیا کۆمەڵی ئەفکار نییە دیکارت ژیانێکی متەکاملە وە کاتێک دیکارت دەچێتە ناو زانکۆ زانین دەکاتە ئامانج ئەمە ژیانە لەبەرەوە ممکن نییە بە بێ ژیانێکی ئاوا ئەم بیرکردنەوەیە بێتە ئارەوە ممکن نییە
و ئەو زۆر ڕازگۆ بووە لەگەڵ ئەوەی کە کردوێتی یعنی بۆ زانین چووە بۆ هیچ تر نەچووە کە بۆ زانین چووە زانینیش کۆمەکی دەکات و فعلا زانین کۆمەکی کرد بە ڕێگایەکە بردی و گەیاندی بە بنەمایە کە دواتر هەموو ئەوەی کە زانست دواتر کە دادەمەزرێ لەسەر ئەمە ئەساسەدا دەمەزرێ و دیکارت منهەجی بیرکردنەوەی گۆڕی و ئەم منهەجە نەگۆڕایە ئەوروپا شتێک نەبوو بە ناوی ئەوروپاوە و شتێک وجودی نەدەبوو و شتێک وجودی نەدەبوو بە ناوی زانستە ئەوروپیەکانەوە ئەوەیە لە شوێنەکە دەڵێ دەکرێت هەموو خەڵکی لە شتێکا لەسەر هەڵەبن و یەک کەس لەسەر ڕاست بێت یەک کەس لەو شتە ڕاست بکات لە عینی کاتا هەموو ئەوانی تر ئەو ڕێیانە هەیەە ئەو ڕێیان ڕاست نەبێت و ئەم لەو خبرەی کە هەی بوو لەبارەی خۆیەوە گەیشت بووە ئەوە کە فعلەن عەقڵ کۆمەکی دەکا بۆ لەسەر ئەم ڕێگایە و ئەو بەو ڕێگا ڕۆشتووە مجازەفەی کردووە بۆ ئەمە مجازەفەیەکی زۆر سەختە بە بوونتەوە نەک بە جسمتەوە نەک بە هەر شتێکی ترەوە و ئەم مجازەفە سەختە فعلەن دیکارت دەگەیەنێتە کەنارێک و کەنارێک کە پڕە لە عەرابی دەگەیەنێتە شوێنێک کە ئەمە لەم شوێنە ئیتر دەکرێت ئەمە شتەکان دامەزرێن جا ئێستا دیکارت باسی ئەوەمان بۆ دەکات کە پەیوەندی لەگەڵ زانکۆکان و ئەو فێرکردنەی لەوێ فێریان کردووە چی بووە هە لێرە ئەو دیالکتیکە دەبینین کە لە نێوان زانینێکی بێبیرکردنەوە و زانینێکی بەبیرکردنەوە هەیە زانینێک کە ڕاستەوخۆ ڕەبتە بەبیرکردنەوە زانینێک کە هیچ ڕەبتێکی بەبیرکردنەوە و ئەمە زۆر شتەیە دەتوانین بیزانین بەبێ ئەوەی پێویستمان بەبیرکردنەوە بێت بەڵام جۆرێکی تر هەیە لە زانین بەبێ بیرکردنەوە ممکن ئەمە دیالکتیکی نێوان یعنی جەدەلی نێوان و گفتوگۆی نێوان ئەم دوو جۆرەیە لە داخوازی بۆ زانین داخوازی دیکار بۆ زانین جیاوازە لە داخوازی هەر قوتابیە کە لەگەڵ دیکارتا لەسەر یەک مێز دانیشتووە و ئامانجەکەش جیاوازە ئە لێرە بزانین چی ڕوودەدا تاوان لێرە کێشەی گەورە دروست دەبێت لە بینی دیکارتەوە و نێزامی نەریتەی کە فێرکردنە کێشە گەورەکە لەکوێیە لەویایە دیکارت شتێکی دەوێت کۆی پرۆسە ینی کۆی ئەو سیستەمە شتێکی تر دەخاتە بەردەست بەڵام لە عینی کاتە ئەو شتەی دەیخایتە بەردەستی ئەم دەکەوێتە ناو دیالکتیک لەگەڵیە ینی چی ینی بە ڕێگایەکی تر ئەم ئەوە دەبێتە وزەیەک بۆەوەی ئەو لەسەر ڕێگاکەی بەردەوام بێت نەک بیخات ینی بەردەوامی پێدەکات جا لێرە بە وردی ئیدۆکس دیکارت بە ناوی ئیدۆکسەوە باسی ئەم حکایەت ئەمە دەگیارێتەوە تەبانەوە بۆ ئیپسلۆن وتی تۆ نابێ بێڕەزی بکەی بەرامبەر بەو بە درەختەکەی فەرفیرۆس یعنی بەرامبەر بەو میتۆدەی فێرکردن کە لە زانکۆکان و خوێندنگەکانە هەیە ئەمیش دەڵێ چی ئیدۆکس ئەڵێ بە هیچ شێوەیەک ئەوە نهاتۆ بە خەیاڵما کە نکوڵی لەو ڕێگای فێرکردنە بکەم کە لە قوتابخانەکاندا بەکاردێنرێت یعنی ڕەتی بکەمەوە شتێک نەبووە لە لای من شتێک نەبووە بەراوی ڕەتکردنەوە و من نامەوێ ئەم قسەیەشم کردووە بۆ ڕەتکردنەوەی نییە بۆچی چونکە ئەو تۆزەش کە فێری بووم بەهۆی ئەوە فێری بووم یعنی بەهۆی ئەو ڕێگایەی کە لە زانکۆکانە خەڵکی پێ فێر دەکرا بەهۆی ئەوە فێری بووم بەس چی فێر بووم ئایا ئەوە فێر بووە کە هەر قوتابیەک لەوێ پێی فێر بووە بەو مەنهەجە یا شتێکی تر فێر بووە ئەوە بە کۆمەکی ئەو بوو زانیم گومان لە هەموو ئەوە بکەم کە فێری دەبووم یعنی چی یعنی ئەگەر قوتابیەکانی تر ئەوەیان وەکو زانینێکی یەقینی وەرگرتە بێ ئەم کاتێکە ئەم زانینە کەوتووەتە بەردەمی و بیری لێ کردووەتەوە گومانی لێ کردووە ئە لێرەوە دەڵێ ئەگەر ئەوە نەبووایە من فێری ئەمە نەدەبووم یعنی چی یعنی فێر نەکراوە ئەم ئەوە کەوتووەتە ناو گومانێکەوە لە بەرامبەر ئەوە بۆچی چونکە ئەم بیری کردوێتەوە ئەوان بەبێ بیرکردنەوە وەریان کردووە وە کاتێک ئێمە بەبێ بیرکردنەوە اعتقادە لە لامان دووست کراوە لە زانکۆ ئەو مامۆسایی کە وانەمان پێ دەڵێ لە هەر فێرگەکانە لە هەر شوێنێکی تر کاتێک ئێمە بە شکڵێکی پێشینە پێمان وتراوە
ئەم کتێبەی کە تۆ دەیخوێنی ئەمە عالمەکان دایانناوە و تۆ هیچ نازانی و بۆت نییە حەج بڵێ لەبارەی ئەمەوە تەنها بۆ دەیە وەریگری ئیتر ئەو کاتە بیرکردنەوە نامێت. دیکارت ئەمەیە کە ئەم اعتقادەی نییە، ئەمەیە کە پێی وایە عەقڵ خۆی ئیمکانی ئەوەی هەیە ئەو شتانە لێک بداتەوە فەحسیان کە لەبەرەوە کاتێ شتەکانیان پێوتووە ئەم کۆمەڵە پرسیاری هەبووە و شتانێکی هەبووە لە شوێنێکی ترەوە سەیری شتەکانی کردووە ئەوەی کە پیان وتووە ئەمە ئاوایە لە لای ئەو چی دروست کردووە گومانی دروست کردووە کە ئاوا بێت. یعنی جۆرێک لە بەرامبەربوونەوە و بەربەست دروست دەبێت و جۆرێک لە ململانێ دروست دەبێت لە نێوان ئەوەی کە لە ناویا هەیە کە منە بیرکەرەوەکەیەتی کە دواتر دەردەکەوێت لەگەڵ ئەو منە نابیرکەرەوەی کە لە ناو زانکۆکە هەیە. ئەو منە کۆییە کە هەمووی دەبێ هەی بێ بۆ ئەوەی ئەو زانینە وەرگێ و بەڵگەنەویستێکی پێشینە هەیە کە ئەم زانستەی لێرە فێری دەکری تۆ بەر لا مشتێ دەبێت قەناعەتت پێ هەبێت و ناوێ پرسیاری بخەیتە سەر تۆ هاتووی فێر ببی تۆ هیچ نی تۆ هیچ نازانی و بۆت نییە هیچ پرسیارە بخەیتە سەر ئەوەی کە دەوترێ لەوێت. بەڵام دیکارت پرسیار دەخاتە سەر ئەمە و بۆ ئەوەش پرسیار ناخاتە سەر ئەوە کە ئەوانی تر ئیزعاجکا و بۆ ئەوە پرسیار ینی پرسیاری هەیە چی بکەیانی کە بیرت کردەوە پرسیاری خەت دەگرێت. یعنی شتێک نییە بۆ خۆشی بیکە، شتێک نییە بۆ ئەوە بیکە کە بڵێ من دەمەوێ ئەوە وا لێ بکەم. دیکارت نایوێت لە ڕێگەیمەوە هیچکە. دیکارت کۆمەڵێ بیرکردنەوەی هەیە، بیرکردنەوەکە ناچاری دەکا بەم شتانە و هەر کەسێکی تریش ئەگەر بکەوێتە ناو بیرکردنەوە لە هەر زانکۆیەکا بێت و بە زانکۆکانی ئەمڕۆژەوە فعلەن تووشی ئەمان کێشە دەبێت. کاتێک بۆ اعتقادەوە نەچێتە ناو زانکۆ، کاتێک کە خۆی بیر لە بۆ نمونە قوتابی یەکێک لەو مەجالانەیە قوتابی کۆمەڵناسیە بۆ نمونە کۆمەڵە تیۆری کۆمەڵناسیە و مەنهەجێگەیە بۆ فێرکردن و ئەوانە خۆشی دەبی لە کۆمەلگا دەکاتەوە لە ناو کۆمەلگا دەژی ڕاستەوخۆ پەیوەندی بە کۆمەلگاوە هەیە ئەوەی لە ناو کتێبەکانە هەیە وەسفی ئەوە دەکات کە ئەو لە ناویا دەژی. کاتیام کەسە دێن لە کۆمەلگا بیر دەکاتەوە و لەوێ شۆشتانێک گەیاوینەی دەکات وەری دەگرێت کێشەی بۆ دروست دەبێت. کەس دەکا ئەوەی پێی دەوترێ ئەوەی کە ئەویش بیری لێ دەکاتەوە پێ دەگا جیاوازە. لێرەوە جۆرێک لە جەدەلێکی بین دروست دەبێت پێچەوانە، ینی جەدەلێکی ئەوە ناکە پێکەوە دوو کەس دیالکتیکێک بۆ معنایی کە هەردوو تەرەفەکە بەشداری بکەن بۆ ئەوەی بگەنە حەقیقەتێک. نا ئەم تەرەفێک بەشدارە بە شوێن حەقەتا دەگەڕێت تەرەفەکەی تر بەشدار نییە لەم گفتوگۆیە. تەرەفەکەی تر کێیە؟ تەرەفەکەی تر زانکۆکەیە و خوێندنگاکەیە ئەو شوێنەیە کە دایناوە شتانێک هەیە حازرن فێریە و کەسانەی بکە کە دێن لەوێ فێر دەکرێت. جا لێرەوە ئیتر بەرەبەرە هەست دەکەین دیکارت کێشەکەی لەکوێیە. طبعا من پێم تەسەور دەکەم ئەمە هەر لە قۆناغەکانی سەرەتاوە ئەمە لەگەڵ دیکارتە بەردەوام بووە قۆناغەکانی سەرەتای خوێندن هەتا بەرەو سەرەوە ڕۆشتووە و ئەمە شتێک بووە لەگەڵ یا گەورە بووە. ئەڵێ من چی فێر بووم؟ ئەوە فێر نەبووە کەوان فێری دەکەن، ئەوە فێری ئەوە بۆ گومان لەوە بکاکە فێری دەکەن، یعنی کلێنی تایەوە کە فێری دەکەن، جێگەی دڵنیایی نییە. من لەگەڵ ئەوەشا بۆ نمونە نازانم ئەوەی کە ڕاستە کامەیە بەڵام دەتوانم هەست بکەم بەوەی کامە ناڕاستە. یعنی ئەم دۆخە هەیە دەکرێت تۆ بزانی شتێک ناڕاستە بەڵام نەزانی ڕاستەکەی چییە، ئەوەی کە ڕاستە چییە ئاشکرایکەی، ینی ڕاستەکە ئاشکراکەی. طبعا دۆخی عاشق لە معرفە ئەوەی کە دایەتیما بە سکوراتی دەڵێ ئەمەیە. عاشق کەسێکە لای دایەتیما کە یعنی دەزانێ ئەو شتە ئەوە نییە بەڵام نازانێ ئەوەی ئەوەیە کامەیە، ناتوانێت بەیانیکە، ناتوانێت ڕوونی کاتەوە و ناتوانێت ئاشکرایکە، یعنی هەر لەناو خۆیە ئەم شتە دەمێنێتەوە. و ئەمە فعلەن ئەم ڕێگا دیکارتیە ڕێگای عشقە، بەس عشقی زانین کاتێک کە تۆ زانین خۆی خودی خۆی دەکەیتە ئامانجی عشقەکەتیان. و لێرەوە تۆ زۆر شدەیە دەزانی ئەمە وانییە بەڵام نازانی ئەوەی کە دەبێ وا بێت چۆن. ئەمە تەمەن یەکەم قۆناغی ئەوەیە کە تۆ دەبێ
بیبڕی بۆ ئەوەی دواتر بگەی بەوەی کە ڕاستەقینێ و دواترژیش بگەی بەوەی کە چۆن گزارش لەمە بکەی کە ڕاستەقینێ و ئەمە ڕێگاکەیە و ئەمە سەرەتای ڕێگاکەیە. یعنی دیکارتیش زانوێتی ئەوەی پێی دەوترێ کێشەی تایە، بەڵام ئەم کێشەیە لە ماهەیە چییە و چۆن چارەسەریکە ئەمە تامان تەجیل دەبێ بۆ دواتر فعلەن ئەو هەموو کێشەکان چارەسەر دەکا ئەوانەی کە گومانی لێکردووە بە چیش بەوەی کە دەگات بە منی بیرکەرەوە بەو منەی کە ئەوەی کە گومان دەکا و ناتوانێت گومان لە خۆی بکات. هەڵێ لەگەڵەوەشدا مامۆستاکانم هەرگیز شتێکیان فێر نەکردوم کە جێگەی دڵنیایی بێت، بەڵام من قەرزارم بەوەی کە سوپاسیان بکەم چونکە من لەوانەوە ئەوە فێر بووم دان بەوەدا بنێم کەوتم، یعنی ئەوەی کە من گومان لە شتەکان بکەم. من قەرزاری ئەوان دەبێت بۆ ئەوە سوپاسیان بکەم کە فێری ئەوە بووم هەموو شتێک جێگەی گومانە ئەگەرچی ئەو شتە لەگەڵ عەقلیشدا یەک بگرێتەوە. ئاڵە تەنانەت ئەو شتانەش کە لەگەڵ عەقڵا یەک دەگرنەوە جێگەی گومانە. بۆچی؟ ئەوەی کە لەگەڵ عەقڵا یەک دەگرێتەوە جێگەی گومانە. ئەوەی لەگەڵ عەقڵا یەک دەگرێتەوە ینی هەمان ئەوەیە کە عەقڵ لە خۆیان دەرکی پێدەکا، ئەگەر بێت و ئێمە لە دەرەوە وەری بگرین بەر لەوەی کە عەقڵ خۆی دەرکی پێ بکات جێگەی گومانە. ڕۆشنە؟ یعنی من شتانێک گەیە حکمێک گەیە لە مەجاڵی بۆ نمونە فیزیا، ئەم حکمە ئەگەر ڕاستیش بێ حکمەکە من وەرم گرت بەبێ ئەوەی بەو قۆناغانە بڕۆم بیرکردنەوەم بڕوا کە دەگاتە حکمەکە، ئەوە چییە؟ ئەو حکمە جێگەی گومان دەبێت لای من. بۆچی؟ چونکە ئەساسەکەی وە لەبەرەوە دەبێت بەر لەوە ئەساسەکە دەرک پێ بکەم اینجا بگەمە حکمەکە. ئەو کاتە من حکمەکە دەدەم بەبێ ئەساس، یعنی بەبێ ئەوەی من بنەمایەکم بۆ حکمدانەکە بێ حکمدانەکەم وەرگرتووە منیش دەیدەم بەسەر شتەکە و ئەمە من ساختە دەکات، بوونی من ساختە دەکات، یعنی بوونی من وا دەکات بوونێکی ساختە بێت. بەبێ حکمەکان وانیشان دەدەم کە من زانام و حکم لەسەر ئەو شتە دەدەم لە عینی کاتیشا من ئەگەر پرسیارم لەبارەوە بکرێ لەبارەی بنەماکانەوە هیچ نازانم. یعنی من دەبمە کەسێک کە وا دەزانم و کەچی نازانم، یعنی پێچەوانەی ئەوەی دیکارت کە من دەزانم کە نازانم. ئافۆن پێچەوانەی ئەوەی مەبەستم سوکرات بوو، پێچەوانەی ئەوەی سوکرات کە من دەزانم نازانم یعنی چی؟ یعنی ڕازی نابم بە زانینێ کە چی نەبێ کە بنەماکەی من دەرک پێ نەکرد بێت. ئەوەنە لە ڕووی لەوەوە کە بڵێنەوە شتانی کە خەڵک دەیزانێت سوکرات لەوانەیە لەوان باشتر بیزانێت، بەڵام ئەم شتانە کاتێک کە بنەماکەیان ونە ئەو بە چی دەیانزانێ ئەمانە دەکاتە دەرەوە وەکو زانین مامەڵەیان لەگەڵ ناکات. یعنی وەکو ئەو کەسە نییە کە گوێی لێ نییە بنەماکە چییە و مامەڵە وەکو زانین مامەڵە لەگەڵ ئەما دەکات. ئەوەی کە گوێی لێ نییە بنەماکە چییە و لە بنەماکەوە ناگاتە حکمەکە، ئەو کەسانن کە وا دەزانن و کەچی نازانن و واش دیارە دەزانن و کەچی نازانن. ئەڵێ لەگەڵەوەشدا مامۆستاکانم هەرگیز شتێکیان فێر نەکردوم کە جێگەی دڵنیایی بێت، بەڵام من قەرزارم بەوەی کە بگرێنەوە خوێندەوە. دوای ئەوە دەڵێ هەموو شتێک جێگەی گومانە گەرچی ئەو شتە لەگەڵ عەقلیشدا یەک بگرێتەوە، ئەگەر وانە بواە لەوانەیە من بەو تۆزە لە عەقڵ ڕازی بوومایە کە دۆزی بوومەوە و ئەمەش وای لێ بکردمایە کەمتر پەرۆشی ئەوە بم کە بە دوای حەقیقەتدا بگەڕێم. یعنی سوودی ئەوە چی بووە بۆ ئەم کە لە زانکۆ بووە. لەبەرەوە ئەو دیالکتیکە دروست بووە، دەڵێم پەرۆشیەکی زیاتری بۆ دروستکردم چونکە ئەوەی دەوترا هەمیشە هەستم دەکرد کێشەی تایە و ڕاستیەکە نییە. ئەمە تەشجیعی دەکردم لەسەر ئەوەی کە زیاتر من بە شوێن حەقەتەکە بگەڕێم. یعنی چی؟ یعنی من وزەیەکم زیاترم لێ وەردەگرت بۆ ئەوەی مسر بم لەسەر ئەوەی بە شوێن حەقیقەتا بڕۆم. یعنی نەحەقیقەت بە جۆرێک ئەگەر ئێمە مامەڵەمان لەگەڵ کرد کە ئاشکرابوونی حەقیقەدا ئامانجمان بوو هێزمان پێدەدا، لە جاتیەوەی هێزمان لێسێنێتەوە. یعنی بۆ نمونە تۆ لە ناو زانکۆیەکەیت، خەڵکێکەیە لە ناو ئەو زانکۆ یعنی وەکو بڵێ نائومێد بووە، دەڵێ چی؟ دەڵێ زانین نییە، حشتێک نییە، فڵان نییە، بەڵام دیکە لێرە نائومێد نابێ. بۆچی؟ چونکە ئەمە کاری لێ ناکات، لەوێوە کاری لێ ناکات کە ئەوەی کە لەوە جەهلە ئەم بەردەوام وا لێ دەکا بەرەو حەقیقەتەکەی بێت.
يعني شتانك هي كومل بابت هي لبيت ترح دكريان بو ام لبي اوي كهيا قمانيتي ام ديه بشوين اوا بقريكا شون بقاتا اوي لباري او بابتوا قمانيتي يعني حقيقتي او مسألة قال روا او وزور دكري چونك زياتر دلنيا دبيتوا لويك او حقيقتا يعني اوي كهيا فيري دكري جيجي قماني ودبيت شي بكا دبيت بقرتوا بو حقيقتي او شتاني كالليرا فورمي كان ددي بيامك شتك ما نشان دديك اوانين وك اوي كان لبرو بو اوچيا على بروشيكي زياتري لا دوس كردن بو حقيقت وقرباتا او نبوايا او من لوانيه بو كما عقليك همبو رازي بمو يتر بوست بلام نزاني اوان اما هرت تمام فكري دي كارت انا سكراتا يعني نزاني اوان تو تشجيع دكا لسرشي لسر اوي بشي بشوين او بزاني كاوان نايزان واد زان ديزان وتوك هميشه تشاود لو بحقيق بقيت بحقيقتي اوي كهيا هميشه كاتيك اود نشان ددي وهزدك يا محقتك نيا او نيتر تود برو او درويك حقيقتك اي كاميا لبر ولا بيوندي اويك زانيني براستقينا كردوه بامانج لقال اويك زانيني وق وسيله بكاردينه ام جورا لا 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 بيوندي يعني ام كسوال يدكا زياتر مسربه لسر اوي بقاتا راستي اشتكان ببي اوينا اميدي بقاكا همو اوانيتر رازيبون بويك ام قماني ليدكا واوش حكم دكات وهمو جياني خلقكش بسراوه بو نريتانوا لقل اوشا كأم دزاني اگر بيتو او نريتا ور نقريا هيج اشي نابيه لقل اوشا دزاني اگر او نريتا ور نقريا ناتواني هيج بكوتا هيج بيوانديكوا كسودي هبه بو او لقل همو امانش داش او چي دكا او برقاكي خويا دقوا بوچي چونكا زانين للاي امانجكي راستقيني وزانين وسيلني يعني دست دقريه بزانين ووق آمانجا راستقينا وق أو آمانجي كآمانجي أول وآخري أولنا أو برسا طبعا ما لا روي أوي كأواني تر نريتكا وكوملغاكا بيان دبخشي بهوي أوي كأو نريتيان ورقرتوا أم لهم بيباش دبيت ودي كار خوي وكو أوي كعائليكي يعني نمسا دولة من بوا لو شوينوا لوانيه لقال اوشا اوابو طبعا دكويتنا او جيانك او كجيانك براسي هر ممرو مجيء يعني جيانك اسان تان لشوينك او زانو وعدي هنا كي بوددن بو ايجك بيكا باريكا باركش دواتر هر نادن يعني اميش اما وايلينا كاكا بوچي چونكا اميش او ربطي بابونيك او اندي بخشو ام خريكي شتكي تروا شتك لكردويتي بامانج وام امانج لا يقرنقا يتشتكاني تل لا يقرنين يعني اويك وهميه وهمين اويك جيجي قمانا اويك دكري قماني اللي بكين كهمي ربطه بجستوا او لا او اما بهينا من بوچي چونكا دزاني اوي تريان اساسا بو ام يعني من يبير كروا اساسا بو جستوا بو هموش تكاني تريش اي من شون اوي اساسيه بيك مشتكي لا وكيبو اويتر يعني او بكما اساس ان جاء للرؤيه تروا او بيري كردوتوا اويك جستو اويك لقل ياتي بيم ددا وبيم دبخشي لجانا لقل اويك بير كرنوا بيم ددا فرقان شيء اي ام تشيمبيا ددا او تشيمبيا ددا حتما اماني هم لنا خويا ليك دعوته و هر اوي اختيار كردوا ك زانين وك امانجك للاي خوي بيالت طبعا ما اسانني سخته بلام تاو شو انا سخته كتو تدقي بيركرنوا تشي دكا اي اوي كبيركرنوا ني لتو تشي دكات ام تشيد بو دكاو اوي تشيد بو دكات يا ام تشيد لي دكاو اوي تشيد لي دكا كتو بوردي زاني دام دوانه لن تو تشي دكن او كاتا استكم بريارك آسان دبيت كا تو كام بريار بده يعني برياري شي بديت
يعني ئێمە زانینمان پێویستە بۆ ئەوەی بتوانین اختیارێکەیە بیکەین و ئێمە کاتێک ناتوانین اختیارێکی دروست بکەین لە ڕاستیا بەهۆی جەهلمانەوەیە. یعنی بۆ نمونە ئێمە بایەخدانمان بە شتانێکە ژیانی خۆمانی لەسەردا دەنین بەڵام ئەم شتانە شتانێک نین کە ئەوە بن ژیانی خۆمانی لەسەردا دەنین بەهۆی جەهلمانەوەیە بەو شتانە و بەهۆی جەهلمانەوەیە بە خۆمان. کاتێک ئێمە زانینمان لەبارەی ئەو شتانەوە هەبوو و ئەو شتانەمان وەکەوەی کە هەن ناسین و خۆشمان وەکەوەی کە هەین خۆمان ناسی ئەو کاتە ئەم شتانە دەگۆڕێت باکاریان دەگۆڕێت. هەر لەبەرەوە بوو لە وانەکەی پێشوو باسی ئەوەم کرد وتم کاتێک کە ئێمە دەکەوینە ناو بیرکردنەوە و ئێمە وەک منێکی بیرکەرەوە نە دەسەڵات مۆزوعمان دەمێنێت نە دەسەڵات وجودی دەمێنێت نە مڵکیەت وجودی دەمێنێت. یعنی ئەم دوو شتە وەکو هەستیش تۆ هەستی پێ ناکرێت و ئەمەی کە تۆ حازری وەک منێکی بیرکەرەوە ئەویش بەخشینی خۆی هەیە. یعنی ئەوی شتانێکی خۆی هەیە کە پێت دەدا و کاتێک تۆ ئەمانە لێک جیا کردەوە ئەو کاتە ئاسانە بڕیارەکە بدەیت. بەڵام هەتا ئەمانە جیا نەبن لە ڕاستیا ئەو شتانە بەو گەورەیە کە گەورە کراون و بەهۆی ئەوە کە جالمان پێیان هەیە ئاسان نییە بڕیاردان بە ئەو بڕیارە دیکارتی ئاسان نییە کە دیکارت بڕیاری پێدەبێت. دوایەوە دێتەوە سەرچی ئەڵێ مەوزوعەکە ئەوە نەبوو کە من بەڵکو بڵێ بێڕێزی بەرامبەر ئەو مەنەجە بکەم. ئەمە ئەسڵی مەوزوعەکەیە. ئەڵێ دوایەوە دێتەوە سەر پۆلێندەر کە ینی دەیەوێت چی بکا لەگەڵ پۆلێندەرە. دەڵێ کەواتە ئەوەی کە پۆلێندەرم لێ ئاگادار کردەوە تەنها بۆ ئەوە نەبوو کە سەرنجی ئەو وەڵامە و ناڕوونی سەرنجی وەڵامەکە و ناڕوونیەکەی بدا کە لە بەردەم تۆدا دایەوە. یعنی ئەو وەڵامەی کە دایەوە لە بەردەم توە کە وتی ئەوەی کە تۆ پرسیارە لەبارەوە کردووە مرۆڤە من لەبەر ئەوە نییە کە ئاوا پۆلێندەر ئاگادار دەکەمەوە کە پرسیارەکەت دقیق نییە. ینی وەڵامەکەت بۆەوە نییە کە پێی بڵێن وەڵامەکەت دقیق نییە. دەمەوێت پۆلێندەر زیاتر تەرکیز خاتە سەر و پرسیارەی کە من دەیکەم بە ئاگاییەوە مامەڵە لەگەڵ پرسیارەکە بکەم. چونکە ئەگەر تۆ بە ئاگاییەوە و مامەڵە لەگەڵ پرسیارەکە نەکردەوە ناتوانێت ئەو وەڵامە بدەیتەوە کە پرسیارەکە داوای دەکات. یعنی تۆ یەکەم جار دەبێ ئەو داواکاریی لە پرسیارەکە هەیە دڵنیابی کە ئەو داواکاریە تا بتوانی ئەو وەڵامە بدەیتەوە کە هەیە. لەبەرەوە مەوزوعی زانین لە شوێنەکە ئەوەندەی ڕەبتە بە پرسیارەوە ئەوەی کە پرسیار هەڵی گرتووە داواکراوی پرسیارەکە ئەوەی پرسیارێک داوای دەکات و دەبێ ئەمە بە وردی بەم پرسیارە بکەینم پرسیارە چی دەوێت لێمە و ئەوەی کە ئەگەر تۆ توانیت بگەی بەوەی کە چی دەوێت لێت یانی چی یعنی وەڵامەکەیە. یعنی ئەوەی کە تۆ بزانی چی دەوێت لێی گەیشتی بە وەڵامەکە. بەڵام ئەگەر نەزانی چی دەوێت لێت پرسیارەکە و بە شتێکی تر وەریگری کە شتێکی تری لێ دەوێت ئەو کاتە جوابێک دەدەیتەوە کە هیچ ڕەبتێکی بە پرسیارەکەەوە نییە. دیکارتیش دەڵێ کاتێکا و دەڵێ ئەوەی کە بیر دەکاتەوە ئەوەی کە گومان دەکات لە مشتێک و ناتوانێت گومان لە خۆی بکە ئینسانە مرۆڤە ئەمە وەڵامێکی دقیق نییە. ئەلێرەوە دەڵێ تۆ هیچتاکو لە پرسیارەکەم تێنەگەیشتی چونکە من ئەمەی کە هەیە دەتوانێت گومان لە هەموو شتێ بکە و ناتوانێت گومان لە خۆی بکات لە ڕاستیا ئەم تاپە و ئەم جسم و ئەم شتێنێکە لە بەردەمانە پێی دەڵێن ئینسان. من دەمەوێت پێم بڵێ ئەوە کێ ینی تۆ لەو دۆخاکیت تۆ لەو کاتا کە گومان دەکەیت لە هەموو شتێک دەتوانی گومان لە هەموو شتێک بکەیت بەڵام ناتوانانی گومان لەوە بکەیت کە گومان دەکەیت تۆ کێیت وەڵامی ئەمەم دەوێت. ینی ئەی ئەمە حتمەن ئەوە نییە کە من ئینسانم ئەمەکەی وەڵامی ئەوەیە. هەڵێ بەڵکو بۆ دوای ئەوە وای لێ بکەم ینی بۆ دوای ئەمریکام گفتوگوێت وای لێ بکەم زیاتر ئاگای لە پرسیارەکانم بێت. من دەگەڕێمەوە سەر باسەکەی خۆم لەمە زیاتر لە باسەکە دوو ناکەمەوە سەر لە نوێ و پرسیارە لە پۆلێندەر دەکەم ئەوە چیە کە دەتوانێت گومان لە هەموو شتێک بکات و ناتوانێت گومان لە خۆی بکات. ئەوە چیە؟ پۆلێندەر من وام زانی کاتێک بەوە وەڵام دایتەوە کە وتم من مرۆڤم تۆ بەمە رازی بوویت بەڵام من ئێستا دان بەوەدا دەنێم کە وەڵامەکەم لەژێ خۆی دانی. یعنی چی؟ یعنی پۆلێندەری شتێ دەگا کە وتویەتی لە وەڵامی ماوتوەتی من مرۆڤم
ئەم وەڵامەی تەواو نییە بەڵام نازانێ وەڵامە تەواوەکە چییە ئەوەی کە تۆ دەزانی ئەمە تەواو نییە بەڵام نازانی ئەوەی کە تەواوە چییە گەڕاشکاوانەش قسە بکەم ئێستا منیش پێ رازی نییە یعنی بە وەڵامەکە رازی نییە ئەڵێ نا چونکە بەدلی تۆ نەبوو وەڵامەکە ئەگەر ڕاشکاوانش قسە بکەمەوە خۆشم تازەی تر بە وەڵامە ناتوانم رازی بم کە پێشتر خۆم وەڵامەکەم دایەوە هەستم کرد پرسیارەکە ئاسانە بەس ئێستا من بەو وەڵامە رازی تاوان بۆ رازی نییە چونکە شتەکانی بۆ ڕۆشن بۆتەوە لە ڕێگەی ئەوەی کە ئەو هەنگاوانی کە دەینی بە تایبەتی دوای ئەوەی کە ئەوە دڕون کردەوە گەر بمانەوێت زیاتر ڕۆشنی بکەینەوە لی تێبگەینەوە دەکرێت تووشی تەنگەبەری و گوانمان بکات ئەڵێ کەی گەیشتمە ئەوەی کە ئەم وەڵامە منیش ئیتر وەڵامەکەم بەدڵ نییە و لەلام ڕاز نییە ئەو کاتی کە تۆ ئەتیەم وەڵامەت چی کردەوە کە پرسیاری تر هەڵدەگرێ و ئەو پرسیارانە شتی تر هەڵدەگرن دەمان خەنە ناو مەتاهەیەکەوە کە ئێمە گێژاوێکەوە کە لی دەرناچی ئەڵێ لەوەوە من ناوەم بۆ ڕوون بوویەوە کە چییە کە پرسیارەکەم وەڵامەکەم لە جێگەی خۆیانە و دروست نیە ئەڵێ پسمۆن هەرچی بڵێت بەڕاستی من هەر ئالۆزی لەو ئاستە میتافیزیکیانەدا دەبینم یعنی هەرچەندە ئەپسمۆن درەختەکەی فەرفیرۆسکە پۆلێنکاری بوونەوەرەکانی تایە بە هەر شتێک بزانێ من لە ڕاستیا ئێستا ئالۆزیتیان دەبین ئێستا هەست دەکەم بۆ ئەوەی بێت ئەوەمان بۆ دیاریکە ینی ئەوە بەپی ئەو درەختە دیاری بکەین کە ئەوەی گومان لە هەموو شتێ دەکات و گومان لە خۆی ناکات چییە ئەو درەختە ناتوانێت ئەمەمان بۆ دیاری بکە بە معنایەکی تر ئەوەی کە گومان دەکا و لە هەموو شتێک و گومان لە خۆی ناکات ئەمە ناکەوێتە ناو کاتیگۆریەکانی لۆجیکەوە ناکەوێتە ناو درەختەکەی فەرفیرۆسەوە ئەمە شتێکی ترە دەبێت لە شوێنێکی ترا بۆی بگەڕین و وەڵامەکەمان لە شوێنێکی تر دەستەکەوێت و لە ڕێگەی لۆجیکەکەی فەرفیرۆسەوە دەستمان ناکەوێت و منهەجی ئەو کاتەش لە کایە و میتۆ دەشکە بۆ فێرکردنە بۆ ئەویش جوابی ئەم پرسیارە ناداتەوە تەمەنەوە ئەو پرسیارەیە کە دێکارت لە بەرامبەر ئەو زانینا دەیکاکە لە زانکۆکانە هەیە و ئەم پرسیارە هەتا وەڵام نەدرێتەوە ئەوە ڕۆشن و ئەو گومانانە زیاد دەکەن کە یعنی دیالکتیکەکە بەهێزتر دەبێت ئەڵێ بۆ نمونە گەر بڵێم تەنێک کرۆکی جەستەی منە بەبێ ئەوەی لامان کاتدا ئەوە بخەمە ڕوو مەبەستم لە کرۆک و جەستە چییە ئەو زانینەی ئەو دوو وشەیە پێمان دەدەن زیاتر نییە لەو زانینەی کە وشەی جەستە پێمان دەدات یعنی من جەستە دەڵێن جەستە کرۆکی جەستە تەنە ئەگەر ئێمە نەزانین تەن چییە و جەستە چییە پرسیارەکەشمان لەبارەی جەستەوەیە کە جەستە خۆی هیچمان پێ ناڵێ لەبارەی خۆیەوە ئەڵێ ئەگەر بێت و ئەم دوانە نەزانین کە تاریفی ئەومان پێ کردووە نەزانین تەن چییە و جەستەمە چییە ئەو کاتێ ئێمە هەر وەکووا بێ هیچمان نەزانین و ئەو کاتە شتەکان هەر درێژ دەبنەوە ینی شتەکان هەر ئێمە شتی تری دەخەینە سەر و کەچی لە ڕووی زانینەوە هیچ ناگەین بە هیچ ینی هیچ زانینەکەمان زیاد ناکە هەر هەمان زانینمان دەبێت کە پێشتر هەمان ینی ئەمە شتێکی بەتاڵە هیچمان پێ ناڵێت لەبارەی مرۆڤەوە هیچمان پێ ناڵێت چەند لقی لەکەینەوە لە قوپۆپی لەکەینەوە بڵێن مرۆڤێکی هەستیاری زیندوی فلانی فیساری فیسارە ئەمە لەبارەی ئەوەوە کە پرسیاری لێکراوە هیچ ناڵێت ئەمە گرنگەکەی دیکار دەمەیە کە پرسیارێک هەیە ئەو زانینەی کە لەو سەردەمایە لە بەرامبەر یاچیە دەستەوسان دەوێت لەبەر ئەوەی لە ڕاستیە ئەوەی گرنگە پرسیارە چونکە بیرکردنەوە بە پرسیار دەست پێ دەکات ینی هەر وەڵام خودی وەڵام لە ناو چیایە لە ناو پرسیار خۆیەتی لە دەرەوەی پرسیار نییە یعنی ئەوەی کە پرسیارێکی ڕاستەقینە لە عەقڵ یا پەیا دەبێ هەر ئەوە خۆشی دەتوانێت بگا بە وەڵامەکەش لەکوێ هەر لە ناو خودی پرسیارەکایە ئەوەیە هایدگەر لەبارەی منەوە دەڵێ فەلسەفە چیە دەڵێ دەبێت پرسیارەکە بەو ڕێگایی کە پرسیارەکە دەکەین فەلسەفە چی هەر بەو ڕێگایەش وەڵامەکە بدەینەوە یعنی چی یعنی ئەم وەڵام و پرسیارە پەیوەندیەکی ئۆنتۆلۆژی لە نێوانیان هەیە ینی بوونیان بەسراوە بە یەکەوە تۆ پرسیارەکە توانیت بگەی بە پرسیارەکە دەشتوانی بگەی بە وەڵامەکە بۆچی چونکە وەڵامەکە هەر خودی پرسیارەکە خۆیەتی لە پرسیار وەڵامێکی دەرکەوتنە کردووە
وەڵامێکی ئاشکرا نەکراوە وەڵام پرسیارێکی ئاشکرا کراوە پرسیار وەڵامێکی ئاشکرا نەکراوە وەڵام پرسیارێکی ئاشکرا کراوە ئەمە فەرقەکەیت بامان شێوەگەر کەسێک پێی وا بۆ بوونەوەری زیندوتەنێکی جوڵاوە بەبێ ئەوەی پێشتر ڕاوەی واتای هەردوو وشەی تەن و جوڵاو وی کردبێت ئەوە هەر بامان شێوە یانی هیچ زانینێکمان پێ نادات ئەگەر ئەمەش لامون ئاستە میتافیزیکەکاندا بکات ئەوە بە دڵناییەوە ئەو کۆمەڵە وشەیە گۆ دەکا با وشانش لە سیستەمێکی دیاریکراو دارەخرابن بەڵام هیچ ناڵێن یعنی چی؟ یعنی بە کورتی و بە پوختی درەختەکەی فەرفیریۆس هیچمان لەبارەی بوونەوەرەکانەوە پێ ناڵێن تەنها چی دەکا ئەمە جیاوازی و یعنی بۆ نمونە درەختەکەی فەرفیریۆس لەبارەی زیندویەتی زیندەوەرەوە هیچمان پێ ناڵێ تەنها بە زیندویەتیەکە پۆلێنی زیندەوەری کردووە ئەڵێ ئەمە زیندەوەرە و ئەوانەیان نازیندوو بۆچی ئەمە زیندەوەرە چونکە زیندویەتی خۆی چییە کە بنەمای ینی ناسنامەی ئەمەیە کە زیندووە ئەلێرا درەختەکە هیچمان پێ ناڵێ تاوان ئەمە درەختەکەی فەرفیریۆسە درەختەکەی دیکارتیشەیە درەختەکەی دیکاردەوەیە کە لە سەرەتا باسمان کردەوەی کە دەڵا ڕیشەکانی میتافیزیکە و قەدەکەی فیزیکە و لقەکانیش زانستەکانیت ئەم دوو درەختە تەبان بە تەواوەتیەوەمان بۆ ڕوون دەکەنەوە کە فەلسەفەی ئەوروپی لەگەڵ فەلسەفەی گریکی جیاوازیەکەیان چییە فەلسەفەی گریکی لەسەر ئەساسی فەلسەفەی ئەوروپی لەسەر ئەساسی زانین دامەزراوە بەڵام فەلسەفەی گریکی لەسەر ئەساسی بوون دامەزراوە ئەمە تەبان خۆی تێکەڵکاریە کە دیکارت کردوێتی لە نێوان بوون و زانینە ئەوەی لە بوونایە ینی ناتوانێ ئەوەمان پێ بدا کە ئێمە لە وەک زانین داوای دەکەین مۆزوعی ئۆنتۆلۆژیا و ئەپسمۆلۆژیا ئەم دوانە دوو بواری جیاوازن نەگەرد و بواری جیاوازن دوو گیان بینی جیاوازیشن و ئەم دوانن کە فعلەن دەتوانین تا ڕادەیەکی زۆر فەلسەفەی گریکی و پرسی گریکەکان لە پرسی ئەوروپیەکانی پێجیاکەین پرسی ئەوروپیەکان پرسی زانینە پرسی گریکیەکان پرسی بوونە هەڵێ من باوەڕم وایە ئەمانە بوونیان تەنها لە خەیاڵی ببورن من بۆ ئەوەی وەڵامی یەکلاکەرەوە بدەمەوە بەوە وەڵامم دایەوە کە من مرۆڤ ماڵە سەرەتا بەوە وەڵام دایەوە بەبێ ئەوەی بیل لە هەموو ئەو بوونەوەرە قوتابخانەیانە بکەمەوە کە بۆ من نەناسراون و پێشتریش هیچم لەبارەیانەوە نەبیستبوو ئەو بوونەوەرانە کامانە ئەو بوو کە پێشتر باسم کرد کە ئێمە دەڵێن زیندەوەر شتێکی نییە کاسی پێ بکەین زیندەوەر شتێک نیاسی پێ بکەین زیندەوەر ئەوەیە کە هەموو زیندەوەرەکان دەگرێتەوە کە دەڵێن درەخت ئێستا من داوا لە ئێوە بکەم درەخت کامەیە تۆ ناتوانانی پێم بڵێ ئەو هەنجیرەکەم پیشاندە یا گوێزێکم پیشاندەی بڵێ ئەوە درەختە ئەمە جۆرێکە لە درەخت بەس درەخت خۆی شتێکی نادیارە درەخت ئەوەیە کە لە ناو هەموو درەختەکان هەیە ئەمە ئەو بوونەوەرانن کە لە ناو چیا هەیە درەختەکەی فەرفیریۆس هەیە ئەڵێ من ئەم بوونەوەرە قوتابخانەیانە حەچی لەبارەوە نازانم و تا ئێستاش بە خەیاڵمان نهاتوو من شتی دەمێت لەو شتانەی کە هەستی پێ دەکەم لە بەردەممان لەوێوە دەست پێ بکەم و ئەوەی کە لە بەردەمایە دەمەوێت ئەمەی کە لە بەردەمایە و هەستی پێ دەکەم لە بوونی ئەمە دڵنیا بووم و من ناچم بۆ ئەو شتە خەیاڵیانەی کە هەم ئەو شتانە بە خەیاڵی دەزانم بەڵام من دەمەوێت لەبارەی ئەڵێ ئەمانە من باوەڕم وایە ئەمانە بوونیان تەنها لە خەیاڵی ئەوانەدا هەیە کە دایان هێنا یعنی خۆیان بوونیان نیە تەبان بەم مانایە ڕاست وایە بوونیان نییە بوونێکی هەستەکیان نییە ئەمانە بەڵام ئەمە یانێ وەنا هیچ نین عەدەمن شتانێکی خەیاڵین دروست کراون ئەمانە شتانێکی خەیاڵی نین ئەمانە کاتیگۆرین یعنی تەنها لە زەینە هەن لە ناو بیرکردنەوەمانە هەن بۆ ئەوەی شتەکانیان پێجیاکەینەوە ئەوە ناوەکوتر ناتوانین لە دەرەوە باستەکان دەرک بەمە بکەین زیندەوەر ناتوانین بزانین کامەیە ینی زیندەوەرێکی دیاریکراونا زیندەوەر خۆی بەگشتی
يعني ئەوەی هەمەکیە هەستەکینی ئەوەی هەمەکی هەستەکینیە باستەکان هەستی پێ ناکەن دەبێت بەشەکی ببێتەوە بێتە بەشەکی بێتەوە لە مادەیەکە ئەنجا ئێمە دەتوانین دەرکی پێ ئەڵێ بەڵام من دەمەوێت لەبارەی ئەو شتانەوە بدوێم کە دایان بینم و بەریان دەکەوین واتە ئەو شتانەی کە هەستیان پێ دەکەین و خۆمان دیاریان دەکەین بە کورتی ئەو شتانەی کە چۆن مەزنترین فەیلسوفانی جیهان دەیان ناسن ئاوا سادەترین مرۆڤیش دەیان ناسێت یعنی من نامەوێت بچمنەوە ئەو خەیاڵاتەوە دەمەوێت لەبارەی ئەو شتانەوە جارێ قسە بکەین کە چۆن کەسێکی زۆر سادە دەتوانێت هەستیان پێ بکە ئاوا گەورەترین فەیلسوفی شەر دەتوانێت بە هەمان هەستیە و هەستیان پێ بکە لە کۆتاییدا دەمەوێت بڵێم هەموو ئەوەی کە پێگاتووە لە دوو باڵ و دوو قاچ و سەرێک و هەموو بەشەکانی ئەوەی کە پێی دەوترێت جەستەی مرۆیی ئەمە هەمووی سەرباری ئەوەش ئەوەی کە ئەمە و هەموو ئەوەی کە ینی لەگەڵ ئەمە ئەوەش کە دەخوات و دەڕوات و هەست دەکات هەموو ئەمانش هەست دەکات و بیر دەکاتەوە ئەوە منم یعنی چی یعنی من دەست و قاچ و پێ و ئەمانم لەگەڵ ئەمانەشا چیترم ئەوەم کە دەخوات ئەوەم کە دەڕوات ئەوەم کە هەست دەکات ئەوەم کە بیر دەکاتەوە تاوان دواتر ئەمەی کە دەخوات ئەوەی کە دەڕوات ئەوانە شەر گومانەکە دەیانگرێتەوە تا کە شتێک کە گومانەکە نایگرێتەوە چییە ئەوەیە کە بیر دەکاتەوە یعنی تۆ دەتوانی هەر بە لەسەر ئەساسی گومانەکە گومان بخەیتە ئەو بڵێن ئارگومنتانەی کە گومانی پێ دەکەی لە شتەکان دەتوانی گومان لەوە بکەیت کە دەخۆیت گومان لەوە بکەیت کە هەست دەکەیت بەڵام ناتوانی گومان لەوە بکەیت کە گومان دەکات ئیدۆکس من لە وەڵامەکەت دەگەم بەو ئەنجامەی کە پێشتر تۆ لە پرسیارەکەم بە باشی تێنەگەیشت بوویت ینی لە وەڵامی کە ئێستا دەیدەیتەوە لە وەڵامەکەتەوە کە داتەوە من گەیشتم بەو ئەنجامەی کە تۆ باش لە پرسیارەکەم تێنەگەیشتی تۆ وەڵامەکەت لەبارەی شتانێکی زیاتر لەوەیە کە داوام لێ کردویت ینی ئەوەی کە وەڵامی دایەوە وتی من قاچ و دەس و ئەوەم کە دەخواتوەم ئەڵێ من داوای شتێکم لێ کردووی تۆ شتانێکی زۆر دێناوە بۆ وەڵامی پرسیارەکەت منت داواتەوە پۆلێندەر لەگەڵ ئەوە شاکانگا و بانگاو دەڕوا بەڵامیشتا وەڵامی پرسیارەکەی نەداوەتەوە هیچتا نەشی زانیەوە پرسیارەکە وەک داواکراوی پرسیارەکە چییە ئەگەر بیزانایە تەوانەوە مشتانەی بە یەکجار نەدەێنایەوە بڵێ ئەمە هەمووی ئەمە منم پێشتر وتی ئینسانم دواتر ئێستا دەڵێ من قاچم و دەسم و ئەگەر ئەوەی لە بیر بواە کە دەست و قاچ و ئەمانە خرانە ژێر گومانەوە ینی گومانەکە حکمی کردن مادام گومانەکە حکمی کردن ناکرێ ئێمە بڵین ئەمەین کە گومانەکە حکمی دەکات بۆچی چونکە ئەگەر ئەمە بین گومانەکە حکمی دەکات ئێمە نین ئێمە ناتوانین ساخیکەینەوە چونکە ئەوە ساخی دەکاتەوە ئێمەین کە گومانەکە ناتوانین گومانی لێ بکات بەسەمان هەمووی کەو دێڵێ چییە هەمووی گومانەکە دەیانگرێتەوە یەکێکیان گومانەکە نایگرێتەوە چییە بیرکردنەوەیە ئەڵێ لەگەڵ ئەوەشدا من پێشتر لە ڕێزی ئەو شتانەدا کە تۆ گومانت لێ کردن دوو دەست و دوو قاچ و سەر و هەموو ئەو ئەندامانەشم دانابوو کە جەستەی مرۆیی پێک دێنن من نەویستووە پرسیارت لەبارەی هەموو شتانەوە لێ بکەم کە گومانت لە بوونیان هەیە یعنی ئەوەی کە گومانمان لێ کرد ئەو شتەی من پرسیارم لێ کردووە ناکەوێتە ناو ئەوەی کە گومانمان لێ کرد فعلەن واش بوو ئەو شتەی کە من ئەوەی کە گومان لە هەموو شتێک دەکاوە گومان لە خۆی ناکا پرسیارەکە لەبارەی کامەوەیە لەبارەی ئەو خۆیەوە کە گومانی لێ ناکرێت کەواتە هەموو ئەوەی کە گومانی لێ دەکرێت پرسیارەکە ینی داواکراوی پرسیارەکە لەویانە ئەی لەکوایە لەویایە کە گومانی لێ ناکرێت ئەڵێ تۆ هەموو ئەوانە هێناوەتەوە کە گومانی لێ دەکرێت بەوە وەڵامی پرسیارەکە دەدەیتەوە پێم بڵێ تۆ وەک ئەو کەسە کەیت بەوەی کە گومان دەکەیت چونکە گەر تۆ نەتوانی چونکە تۆ ئەتوانیت چونکە گەر تۆ نەتوانی زانینێکی گومان هەڵنەگرت بە هیچ شتێکی تر هەبێ ئەمە دەبێت بە تاکە خاڵێک ئەمەیە کە من دەمەوێت لەبارەیەوە پرسیارە لێ یعنی هەموو ئەوەی کە گومانی لێ دەکەین ئەوە ناکەوێتە ناو
پرسیار من لەوە نەکردووە پرسیارم لە شتێکی تر کردووە کە ئەوەیە دەبێت بەو خاڵەی کە دەبێت دابندێت و گومانی لێ ناکرێت و لەوێەوە جارێکی تر شتەکان دامەزێن پۆلێندەر من ئێستا دەبینم کە لە وەڵامدانەوە کەمدا بە هەڵەدا چوون من زۆر زیاتر لەوە ڕۆشتوم کە پێویستە ئەمەش لەبەرەوەی بەڕادەیەکی پێویست لە بیرۆکەکە لە بیرەکە تێنەگەیشتوم هەر ئەمەش وام لێ دەکات دوای ئەمە زیاتر بە ئاگا بم لامان کاتیشدا تۆ واد لێ کردوم بەو وردیەی کە لە ڕێگاکەتا هەیە سەرسام بم بەوەش سەرسام بم کە تۆ بە ڕێگاکەدا هەنگاو بە هەنگاو دەمبیت کە ڕێگایەکی سادە و ئاسانە بەڵام من پاساوم بۆ ئەوە هەیە ئەو هەڵانەی کە تێیان کەوتوم بە سەرکەوتن ناویان بەرم چونکە من ئێستا قەرزاری ئەوانم لە زانینی ئەوەدا من چیم بەوەی کە گومان دەکەم یعنی ئەوڵانێک کە کردو من گەیشتماوە ینی ئەمە دەیوێ بڵێ ئەوڵانێک کە تۆ سەرەتا دەکەی مووی باشە یعنی ئەو هەڵانە من سەرکەوتنیان بۆ من بەدەستێنەوە بۆچی چونکە لە ڕێگەی هەڵەکانەوە بەرەبەرەکە تۆ دەزانی ئەوە هەڵەیە دەچیتە پێشەوە ئەمە تابان تا ڕادێک دەوێ وەکو ئەو بڵێ چۆن تۆ لە ناو خوێندنە ئەو گومانەت هەبووە کە لەبارەی ئەو زانینەوە ئەمە شتێکی ئیجابی بووە هەڵەکردنەکەی منیش شتێکی ئیجابیە ینی شتێکی باش بوو کە هەڵام کردووە چونکە لە ڕێگەی ئەو هەڵەیەوە دەگەم بەوەی کاتێکە دەزانم ئەوەیە دەگەم بەوەی ئەوەی کە ئەوەیە ئەو شتە نییە یعنی ئێمە دوو شت هەیە دەبێت لێکی جابین یەکیانەوەیە دەکرێت ئێمە بزانین چ شتێک نییە بەبێ ئەوەی بزانین چ شتێک ئەو شتەیە یعنی بەبێ ئەوەی بزانین چی ئەو شتەیە بزانین چی ئەو شتە نییە چی ئەو شتە نییە ئەمە هەر بەشێکە لە زانین چی ئەو شتە نییە یعنی چی ئەو شتە نییە هەنگاوێکە کە تۆ دواتر لە ڕێگەیەوە دەگەی بەوەی چی ئەو شتەیە یعنی هەنگاوی یەکەمت بە نەفیە چی ئەو شتە نییە منهەجی دیکارتی منهەجی نەفیە ئێستا منهەجی سوکراتی منهەجی نەفی نییە منهەجی ینی میتۆدی ئیسپاتە یعنی شتێک بەجێگیری دەهێڕێتەوە ئەوی لێی دەدێ وەک خۆی دەمێنێتەوە بەس ئەمی تر بەعکسەوە ینی گومان دەکات لە شتەکان وە شتەکان ناهێڵێ یعنی ئەوە ساغ دەکاتەوە کە ئەو شتانە ئەمە نین بەڵام ئەوی تر شتێکی داناوە کە ئەمەیە ئەوانی تر کە ئەوە نین لە بەرامبەر یا تێک دەشکێن بۆ ئەوەی ئەم وەک خۆی بمێنێتەوە ئەمە تەمان هەردوو ڕێگاکە ئامانجان هەیە یەکێکیان تۆ لەوەوە کە دەزانی ئەو شتە چییە ینی گەیشت لەوەوە دەزانی ئەو شتانەی کە ئەو شتەنین چین یا لەوەوە کە دەزانی ئەو شتانەی کە ئەو شتەنین چین ئەو شتە چییە ینی یا لەم لا بۆ ئەولا دەڕۆی یا بە نەفیەکە بەرەو ئیسپاتەکە دەڕۆی یا لە ئیسپاتەکەەوە بەرەو نەفیەکە دیت ئەڵێ سەرەڕای ئەوەش لەبەر ئەوەی تۆ وات کرد کە گومانم لێی هەبێت بۆیە نازانم کە جەستەم هەیە و جگە لە مارگیز ناتوانم نکۆڵی لەوەش بکەم کە جەستەم هەیە یعنی نەدەتوانم ساغی کەمەوە هەمە نەدەتوانم ساغی کەمەوە نیمە لە گومانام کە هەم بێ لە عینی کاتیشان ناتوانم بڵێم نیمە یعنی ئەمەینەکەی ئەمە گومانکردن ئەمە دووزەکە ئەوەی کە جارباسم کرد دەخاتە ناو ئەوە کە ئەو شتە هەیە یعنی نازانی هەیە یان نییە نازانی هەیە یان ینی وەکو ئەگەرێک دەمێنێتەوە شتە ساڕای ئەوەش ئەگەر بە شێوەیەکی گشتی واز لەم گریمانانە بێنین ئەوە نابنە ڕێگل لە بەردەمەوەدا کە من دڵنیا نەبم لەبوون بە پێچەوانەوە بە پێچەوانی ئەمەوە بە دڵنیاییەکی زۆرەوە لەوە دڵنیا دەکاتەوە کە من هەموو من جەستەیەک نین ئا لێرە بەرەبەرە دەگاتە کوێ دەگاتە ئەوەی کە هەیە جەستەکە نییە بۆچی چونکە جەستەکە گومانی لێ دەکرێت یعنی بەرەبەرە خەریکە دەگاتە خاڵەکە ئەڵێ ئەمە تەواو دڵنیام دەکاتەوە لەوەی کە من هەم بەڵام ئەوەی کە هەم چی نییە جەستەی من نییە یعنی من شتێکە و جەستەم شتێکی ترە جەستەم مادام گومانی لێ دەکرێت کە هەبێت ناکرێ بڵین هەیە بەڵام من کە ناکرێ گومانی لێ بکرێ ینی توانای گومانکردن بەرامبەری نییە
ئەو هەیە بەڵام ئەو منەکە هەیە جەستەکەم نییە جەستەکەم شتێکی جایە لە من ئەمە جیاکردنەوەی منە لە جەستە ئەو جیاکاریە گرنگەی کە دیکار دێکا و وەکو وتی شمان جیاکاریە فعلەن خۆی لە خۆیان هەیە لە مرۆڤ هەیە و دەتوانێت هەستی پێ بکە یعنی شتێک نیە دیکار جای کرد بێتەوە کۆ ناخێدەکانی ڕخنەگرەکانی کە پێیان وایە دیکار ڕۆح و جەستەی لە یەک جا کردووەتەوە و ڕۆح و جەستە پێکەوە بن باشە و ئەم حکایەتانە نییە بەڕاستی وامە شتێکە تۆ دەتوانی هەت بە خۆت هەستی پێ بکەیت جا ئەلێرە پۆلێندەر بەرەبەرە لە ڕێگەی ئەوەنگاوانەی دەینێ هەست بە چی دەکا هەست بە جیابوونەوەی منەکەی دەکا لە جەستەی یعنی منی بیرکەرەوە لە جەستەی طبعا ئەمە علاقەشی بە سەلماندنی ڕۆحەوەی کە دەمانەوێت هەندێک خەڵگەی ئەم کەسانێکن ئەمەی دیکارتی بۆ شتێکی ئاعتیقادی بەکارهێناوە بۆ سەلماندنی ڕۆح و بۆ سەلمانی ئەندێشت لەو بابەتانە و خەڵکێکگەیە فعلەن استغلالی ئەم فکرەی دیکارتیان کردو ئەم مەوزوعی علاقەی بەو شتانەوە نییە ئەمە باس لەوە دەکا کە هێزی بیرکردن من وەک بیرکەرەوە جیاوازم لە من وەک ئەوەی کە حەز دەکا تام دەکا هەز دەکا هەر شتێکی تر دەکا وە کاتێ من دەکەومە ناو بیرکردنەوە وەک بیرکەرەوەیەک هەم حزورم هەیە فعلەن من لە جیانێکی تەواو جیاوازم لەو جیانەی کە من هەز دەکەم من ئارەزوو دەکەم من هەر شتێکی تر لەمان یعنی ئەم دوو منە دوو منی جیاوازن من حەز دەکەم لەگەڵ ئەوەی کە بیر دەکاتەوە وەک من دوو منی تەواو جیاوازن یعنی دوو عالەمی جیاوازیشن جیانە دەرەکیەکەش یا و جیانەی کە مامەڵەشی لەگەڵ دەکەم جیانێکی جیانی جیایە ئەڵێ ئەگەر بەڕێگایکی تر ئەمە بڵێمەوە دەڵێم ئەگەر من گومانم لە جەستەم کرد ئەوە گومانم لە خۆم کردووە ئەمە لای من شتێکی مەحاڵە یعنی من ناتوانم بڵێم ئەگەر من گومانم لە جەستەم کرد ئەوە گومانم لە خۆم کردووە شتێکی مەحاڵە بۆچی چونکە ئەم خۆمە جیاوازە لە جەستەم ئەم خۆمە گومانی لێ ناکرێ بەڵام جەستەکە گومانی لێ دەکرێت چونکە من تەواو دڵنیام لەوەی کە هەم من بەم شێوەیە باوەڕم بەوە کردووە کە ناتوانم هەرگیز گومان لەمە بکەم یعنی من بەم ڕێگایە گەیشتم بەوەی کە ناتوانم گومان لەمە بکەم